ڕەنگە لە سەردەمێکدا نەژیابیت و ناژیتن بەڵام ئەتوانیتن بە خوێندن و خوێندنەوە مێشکی خۆی ئاشنا بکەت و فێری ئەو تەجاریبانە ببیتن محتاجی 1000 ساڵ نابیتن تا بژیتن محتاجی چەند سەعاتێک دەبیتن تا تەجاربی چەندین نەفەر لەو چەند سەعاتەدا فێر ببیتن. بۆیە کەسانی سەرکەوتوو و کەسانی شکست خواردوو بە خاڵێک لێک زیاد دەکرێنەوە. کەسە سەرکەوتووەکان لە خاڵی بەهێزیان لە وزە و تواناکانیان لە حەز و خۆشەویستیان دەستیان پێکردووە، بەڵام کەسانی ناسەرکەوتوو تەرکیز دەخەنە سەر خاڵی لاوازیان. یەکێ مەبن لە 1000 بەڵکو یەک بن لە 1000. زۆر جیاوازی هەیە لە نێوانی یەکبی یاخو یەکێبی. ئەوەی ئەبێتە یەکێ ئەگەری وا هەیە ژمارە 1000 بێ، بەڵام کاتێ بێتە یەک ئەوە لە پێشی پێشەوەیە. ئەستێرەبوون پێویستەکە تاریکیەکی زۆر قبولکەی، ماندووبوونێکی زۆر قبولکەی. کاتێک ئەستێرەیە کاتێک کە شەو دەرەکەی و لە ناو تاریکیە خۆی پیشانەدا. چواردەوری ئەوانەی کە بن بە ئەستێرە ماندوویە، پڕە ئازار، پڕە لە ئێش، پڕە لە عەزێت، پڕە لە ماندووبوون، پڕە لە گلەیی.